إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويست، يكي كتر لو رقايانيك أمان دينة خوا وأبيت ما يي أويك خواي تعالى طاعة كان من لي قبول بك أويك إنسان دائم قيامتي لبرتشاو به أميد دائما لهمو كاركانتا قيامت به. خواي پروردگار لسورة حجر أفرمي: ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين. للرجي قيامتها كاتي كافركان حالي خوان أبينن وحالي إيمان داران أبينن أو تخوازن كوا أوانيش وكو مسلمان كان مسلمان بواين بلان بداخوا تمناو خوزقيكي دوا كوتوا، يعني لكاتي خويا نبوا دوا كوتوا بداخوا أو تمنايا أبوايا لدنيايا أبوايا. جاء خوي تعالى فرمي: فذرهم يأكلوا ويتمتعوا ويلههم الأمل فسوف يعلمون. أي پیغمبر خواه صلى الله عليه وسلم وازيان لي بينا بابو خويان بخون وبخون وو لذت رابوارن لجياني دنيايا وتنها هل آواتيان تماحكاني دنيا به لم تماح بو أو تماح، لم تماح بو أو تماح تا أو روجي أقرين وبولا إخوة أو كاتا أزانن حاليان شون براينا بدسيناني تماحكاني دنيا لا حد يكان ناوزتي بلكو هرچنك الدسكوي للدنيا حزكي زياتر الدسكوي، هرچنك الدسكوي حزكي زياتر الدسكوي تا قرك يا بسرتا. پیغمبر فرمي صلى الله عليه وسلم افرمي: اگر بني آدم اگر انسان وبني آدم يك دول آلتوني بوايا حزكا دولكي تريشي بي والله بيكا بدو حزكا بيكا بسي حتى وكو خولي ناو قبر تيريكا تير نابي مداخوا ما مسايكي بريزو خوشويست بسرهاتيك اجريتوا الله الروجي كان للاي مديري قطاب خانيك بري وبري قطاب خانيك دانشتبو راسي اواتكاني خوي بو كردم لدنيا لكاتي دمتقيا انسان تتناو دمتقيا وايتر الله باسي بو كردم وتي تقديم كردوا لو انا ورم بقرن لو انيك ارون بو جزائر اللي درس دنوا جاء او صالانا عراقيه اگر ما موساي عربي بوايه لجزائر ور اجيرا هر كسكيش بروايه بو جزائر موشكي عراقي شي بو انسرا يعني في ادرا وموشي جزائري شلويش موشي تايبتي في ادرا بو اوي خلق تشجيع كان خلق بتشي بو اوي چونك اوان ولاتي جزائر كوتو جير دسي داغير كري فرنسي زماني عربي لبيان بردبو بو تشجيع بو للاين حكومه عربيه كانوا بو اوي كخلق جزائر جاري كي تفيري زماني عربي بنوا جاء او كسيه بچوا بو جزائر دو معاشي ورقد معاشي كي ليره بو حسابك را لقل همو بلا برزي وشتكانيا ولويش موچي كي تايبتي ورقد جاء مش تقديمي كردبو كبچي بو اوي وتي تربوي باسا كردم وتي 5 صال لوي امين ما او 5 صال حتى لعطلكشا ناقرموا بو ولاتي خوم بلكو عطلك اكما فرصتك اتشم بو خوم دنيا ابينم سرداني ولات اوروبيا كان كم عطلي صالي كم اتشم بو فرنسا عطلي صالي دوم اتشم بو ايطاليا عطلي صالي سيم اتشم بو اسبانيا عطلي صالي شوارم اتشم بو بريطانيا كتوالي شمكن اقريموا ومن دهاتي كي باشي شمبو امينيته وارهات موا يكسر خوم خانه نشين اكم هاري كي باش من بردسايا
دوکانێکی چاک ئەکەمەوە لە فڵان بابەت، یعنی بابەتەکەشی وت لە فڵان بابەت دوکانێکی باش ئەکەمەوە، ئەو کاتە خیبرە و تەجروبەیەکی باشی وڵاتانی ئەوروپیشم پێ، دوکانێکی چاک دائەنم بەو پارەی کە دەسم کەوتووە لەو ماوەیە، مناڵەکانم تاقی بەیانی یان تاقی ئێوارە ئەچن و خۆشم تاقەکەی تر، و ئەو بابەتەشی کە من لە دوکانەکە دائەنم باشە هیچ کێشەم لەگەڵ حکومەتیشا بۆ دروست ناکە، ئەیکەم بە فرسەتێک ئەو دوکانەکە خەڵک دێ بۆ ئێوە تعارفەکەم و چی ئەەکەم و چی ئەەکەم وتی زۆری وت تینش هەر گوێگرم لە دوای ئەوەی کە من ئیشەکەم تەواو بوو هاتمە ڕێوە، ئەڵێ هاتمەوە ماڵ ئیشێکی ماڵم هەبوو، دوای ئەوە چوون بۆ بازار تقریبا سعاتێ دوو سعاتێکم پێچوو کە گەڕامەوە لەو سەرەوە تەماشام کرد قوتعە هەڵەواسن لە قەی دیواری مەکتەبەکە قوتعەی مردنی فڵان مامۆستا، ئەو مدیرەی کە ئەو هەموو ئاواتانەی بۆم باسە کرد و بۆ مەگەڕای. ئەوەی لە بیری ئەم پیاوە بوو هەموو دنیا بوو، هیچ بیری لەوە نەکردەوە کەوا دوای چەند سعاتێکی تر احتیمالەیە بمرێ، دوای 10 ساڵ تر احتیمالەیە بمرێ، دوای 20 ساڵ تر احتیمالەیە بمرێ، بیری لەوانە ناکردەوە. بەداخەوە بەڕێزان طبعا ئەو مامۆستا ئەڵێ ئەمە چیرۆکێکی زۆر کاریگەر بوو لە ژیانی من، زۆر کاریگەر بوو، یعنی ئەو پیاوە پێش چەند سعاتێک چی باسە کرد و ئێسەش حاڵی لەکوێ ئەبێت چی ئامادە کردە بێ بۆ بەردەمی لقای خوای پەروەردگار. برینە ئێمە ئاواتەکانمان جاری وهەیە زۆر لە حەدی خۆمان زیاترە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لە بینی ئەصحابەکانە بە دارێک ڕسمێکی کێشا، وێنەیەکی کێشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، وێنەی چوارگۆشەیەک چوار لای هەیە، پاشان لەناو ئەو لای کێشەوە بڕێ سەهمی ڕاکێشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، هەندێک لە سەهمەکان لە لای کێشەکە تێپەڕیان ئەکرد. فەرمووی بە ئەصحابەکانی فەرمووی ئەمە ئەزانن چییە؟ وتیان چییە؟ وتی ئەمە ئەجەلی دیاریکراوی مرۆڤەکانە و ئەویش ئاواتەکانیانە، هەر یەک خەڵکێ ئاواتەکانیان زۆر لە ئەجەلەکانیان زیاترە. دائیمەن بیر لە تەمەنی خۆی ناکاتەوە، بیر ناکاتەوە بڵێ من لە ژیانە لەوانەیە مانگێکی تر بمرم، لەوانەیە ساڵێکی تر بمرم، لەوانەیە 2 ساڵ تر بمرم، بە هەر لەیسەوە حسابات بکەم بۆ ئەو مردنە، بەڵکو حسابات حتى لە خانوەکانمانە، حتى ئیسێمە خانوویە کە بینای ئەەکەین حسابی ئەوەکەین دوای 25 ساڵ تر تحملی 25 ساڵ تر تحملی 50 ساڵ تر بکە، بنتەمەڵەکەی مەسروفێکی زۆر زیاتری تیا ئەەکەین بۆ ئەوەی تحملی ئەوە ساڵە بکە. حتى جارجار ئەڵێن ئەگەر یەکێک پێمان بڵێ کورە بابە تۆ بیر لە 50 ساڵ تر بۆ ئەەکەیتەوە، لەوانەیە یەکێکمان بڵێ ئەی کورە باش بۆ مناڵەکانم هەیە، طبعا ئەو خۆمانی پێخەڵەتین زۆر بمان بیر لەوە ناکەین بۆ مناڵەکانمان، بەس بەدەم واڵێ هیچێکا بە هەر ئەمێنێتەوە ئەگەر خۆشم نەمێنم بۆ مناڵەکانم، بەڵام بیر لەوە ناکاتەوە هەر لە ژیانی دنیای لەوانەیە ئەگەر بمێنێ دوای 20 ساڵ تر نامە کوڕەکانی گەورە ئەبن ئەم ئەچێتە ناو ساڵەوە ئەسڵەن بەو خانووە ڕازی نابن، ئەی ڕۆخێنن هەر بەبەر چاوی خۆیەوە. زۆر بەمان خانووەکان کە خۆمان بینامان کرد ئێستا مناڵەکانمان ڕمانیان هەر بەبەر چاوی خۆمانەوە ڕازی نەبوون هەتا ئێمە ئەمرین. ئێمە ئەڵێن کوڕە کوڕم جارێکان تا من ئەمرم برا والله باوەگەن عیبە عالەم هەمووی خانووی کردووە سەیرەکەی ڕازی نابن. ئەمە ئەگەر بمێنی زۆر بەشمان نامێنین تا ئەو کاتانە، بەڵام حساباتی دنیا زۆر ئەەکەین، بەڵام حساباتی قیامەت پشتگوێ ئەەکەین، لە بیرەکەین، شەیطان نایە لە بیری لێ بکەینەوە. بەڕێزان خوای تعالى أفرمي لسورة الكهف المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات خير عند ربك ثوابا. براسي مال منال أمانها مش زينة حياة دنيا، زينة أم دنياين أويك أمانية وعمل شاككانا چەند قورآنت خوێندووە، چەند ذکرت کردووە، چەند نوێژت کردووە، چەند نێتی ئەڵاو نوێژەکانت بەفەوتێ، چەند دوعات کردووە، چەند حساباتت بۆ حەڵاڵ و حرام کردووە، ئەوانت بۆ ئەمێنێتەوە. بەڕێزان ماڵی دنیا و مناڵی دنیا بەڕاستی زۆربیان ئەگەر بەو شێوە چاکت نەکرد بێ، بەو شێوە ئیسلاحتیان نەکرد بێ، یعنی ئەگەر مناڵەکانت بەو شێوە پەروەردە نەکرد بێ کە خوا و پێغەمبەری خوا ئەڵێن، بەڵکو ئەوانیشت فێر تەماع کردوێ، ئەوانیش هەر فێر هەڵپە کرد بێ، قەت ڕۆژە نەدوت بێ کوڕم با بە یەکەوە جەماعەتی بکەین، کوڕم با بە یەکەوە بەیانی سنەتە نۆمینەی حاجیانە لە بەردەممانە بڕیار ئەدەین ئەو نۆ ڕۆژامومان بە ڕۆژوە بین، کوڕەکەم ئاگاتان لە حەڵاڵ و حرام بێ کاتێ دەرەچن لە ماڵ، کوڕەکەم پیاوەتی بکەن، کورە با بە یەکەوە بچین سەردانی سڵەی ڕەحمێک بەجێبێنین. یعنی ئەگەر مناڵەکانت فێر ئەمە نەکرد بێ بەڕاستی هەر لە ژیانی دنیا ئیتر ئەو مناڵانە لە تۆ جیا ئەبنەوە تەواو، هیچ سوودێکی نییە. ئەو پار و پولەیش کە بە حرامی پێیاد کردووە بەڕاستی هیچ قیمەتێکی نییە، ناگاتە فریاد. کاتێک ئینسان پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کاتێک ئینسان ئەمرێ سێ شتی لە دوا بەجێ ئەمێنێ، سیان ماڵ مناڵ عەمەل.
یەک دەریان لەگەڵ تا دێنە ناو قەبرەکەەوە. ئەو دوانەکەی تر لەوانەیە مناڵەکان ڕازی نەبن بە سیارەکەی خۆت بتبن بۆ قەبرستان. ئەگەر پیکابێکت کڕی بێ مۆدێلی 2024 بێ واللهی ڕازی نابن تابوتەکە بخەنە ناو پیکابەکە. بەڵکو تەلەفۆنێک بۆ حاجی عوسمانەکەن زوو سیارەکە حازرکە بە سیارەی تەرمەکە ئەتبن بۆ قەبرستان. خۆشیان لەوانەیە لەگەڵ خەڵکترا سەرکەون. و ئەو جلوبەرگەی ئەو هەموو کەلوپەل و جلوبەرگەمانە بەوەش عینەن دێن لە مزگەوت لە کفنی مزگەوت کە خەڵک بۆ خێر هێنایەتی ئەلەوە پۆشاکت بۆکەن کە خۆی سنەتە کفنەکە لە پارەی خۆت بکرێ، بەڵام ئەوانە تێنن بۆ مزگەوت لە پارەی ئەو خەڵکێکە خێریان کردووە. یعنی ئەو کاتە حتا پۆشاکەکەتیش لە خێر ئەکرێ، یعنی لە خێری مسلمانان. مناڵەکان تیش حتا لێواری قەبرەکە دێن، والله ئەگەر گەرما بێ حەزەکەن زوو بنێژرێت. خزم و کەسوکارەکانت من چەند جار کەسمان مردووە لە مزگەوت پەلەپەلێکیان بۆ وتیانە برا کوڕەکەیان لە فڵان چۆن بابێت بە کوڕ بۆ چاوڕێ کوڕ بکەین تاکەم عالەمە هەمووی ئیشی هەیە. ئەی هاوار ئەی قەینە ئەی من ئەو هەموو چاکە ئەو هەموو بەدەمەوە بوو چوونەی ئەو خەڵکە لە خۆشی و ناخۆشیە بەدەمیانەوە بۆم تەحمل ناکەن 10 دقەیەتر چاوەڕێ بکەن تاکەم عالەمە ئیشی برا ناکرێم عالەمە چاوەڕێ بکات با زوو بیبین خۆ خۆش سنەتیشە زوو بتبن. بس من باسەکەم باسی تەبیعەتی خەڵکەکەم ئەو خەڵکە تەحمل ناکەن. والله مامۆستا لەسەر قورسان وتارەدا بە خەڵک ئەڵێ سنەت وایە وەکو لە صحیحی ئیمامی مسلیمە هاتووە سنەت وایە کەوا لەسەر قەبرستان بە قەدەری ئەوەنەی کە حشتری سەر بڕێ و گۆشتەکەی دابەشەکرێ کە سوکارەکەی بمێننەوە، یان یەکێک دوان سییانە بمێننەوە لەسەر قەبرەکەی هەتا وەکو حسابات و کتاباتێکی لەگەڵ ئاکرێ بڵی پێخۆشە بێ ئەو مردووە کەس نامێنێتەوە. دەگمەن هەمووی بە ئەم بە ئەوڵێ تو بمێنەوە ئەو ئەڵێ بە تو بمێنەوە کەس نامێنێتەوە لاخیرە کەس تەحمل ناکە. ئەوەیە ماڵ و مناڵ کە تۆ لەبەر خاتر ئەوان هەرچی ڕێگای خراپە هەیە ئەدگرتە بەر ئەوە مناڵەکانتن. دەگمەن هەیە دوای 20 ساڵتر باوکی خۆی لەبیرە و چاکەی بۆ ئەکا و خێری بۆ ئەکا و دوعای خێری بۆ ئەکا. دەگمەنە خۆشەویستەکانم زۆر دەگمەنە زۆر دەگمەنە. ئیتر برینە بۆ ئێمە بۆ ئەو ماڵ و مناڵە قیامەتی خۆمان بسووتێنی ئەوەی کە ماوە چیە عەمەلەکەتە عەمەلەکەت جوان جوان لەگەڵ جەنازەکەت هاتنە ناو قەبرەکە. لا حول ولا قوة إلا بالله. لەم دنیاە ئەگەر زیرەکترین کەس بی لە لەبەرکردنی چشتا 100 جار لەسەر منبەر و لە مزگەوتا و لەم لاو لەولا بیست بێتەوە لە کتابە خوێند بێتەوە کەوا سێ پرسیارت لێ ئەکرێ لە ناو قەبرا کەوا پەروەردگارت کێیە کەوا ئاینت چی ئاینەکە کەوا پێغەمبەرەکەت کێیە. ئەگەر ئازاترین کەس بی ئەگەر عەمەلەکانت مەزبوط نەبێت لەوێ ناتوانی وەڵام بدەیتەوە. يثبت الله الذين آمنوا بالقول الثابت. کێ ئیمانداران بەس ئەوانە ئەتوان وەڵام بنەوە. باقیەکەی ئەڵێ پەروەردگارت کێیە خۆ تۆ ئەزانی پەروەردگارت ئەڵڵایە ئەڵێ ها والله نازانم. لا حول ولا قوة إلا بالله. ئەی دینت والله ئەوەی بیرم لێ ناکردە دینی ئیسلام و ڕاستیەکەی ئەسڵ حساباتم بۆ ئیسلام ناکرد بۆ حەڵاڵ و حرام ناکرد نازانی لەوێ ئەبێ بڵێ ها بەڵام ئەگەر شوێنی دینی ئیسلام کەوتێتی بە جوانی ئەلەو کاتە ئەڵێ دینیە الئیسلام. کێ پێغەمبەرتە پێغەمبەرت کێیە پێشەوات کێیە؟ ئەگەر بە جوانی شوێنی پێغەمبەر کەوتوێتی ئەو پێشەوات بێ نەک ڕئیس ئەم حزبەکە و ڕئیس ئەو حزبەکە نەک ئەم سەرکردەکە ئەو سەرکردەکە لەسەر ڕێبازی فڵانی و لەسەر ڕێبازی فیسانی نەک لە ئەمە ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم باشترین ڕێباز و خەیر الهدی هدی محمد صلی الله عليه وسلم. ئەوەی ئەبێتە مای ئەوەی کەوا لەناو قەبرە جوابی پرسیارەکان دێتەوە وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم. ئیتر هدی فلان حتى تەنانەت هدی فیسان با گەورەترین زەلامیش بێ ناخواتەوە ئەوەی کە فریاتەکە لەوێ هدی محمد صلى الله عليه وسلم دەشت هەڵدە ڕێبازی پێغەمبەر فێر بە. جا خۆشەویستەکان زۆر گرنگە زۆر گرنگە ئێمە ئاوا بیرکەینەوە ئەگەر وا بیر نەکەینەوە قیمەتی نییە. هەر کاتێک ئەگەر مردنمان لە حساباتی خۆمان دەرکرد ئەوە تر قوربەسەریە ئەوە ئیتر بەدبەختیە ئەوە ئیتر نەکبەتیە ئەوە ئیتر ئەمان باتە جهنمەوە بەڕاستی. بۆیە پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم مسلمانان أكثروا من ذكر هادم اللذات. هادم اللذات لەزەتەکان هەمووی ئەڕۆکەنێ. دایکت چەند خۆش بێ باوکت چەند خۆش بێ کە کاتی هات ئەبێ بەجیان بێڵی بەبێ خواحافیزی. هاوڕێکانت دۆستەکانت ئەی پارە و پولەکە ئەی سیارەکەم من زۆر حەزم لێ کرد ئەی هاوار دەی بەخوا مردن هات بەجێی تێڵی هە بەخۆت حەد بەخۆت بیری لێ بکەم. ئەو خانوە جوانە کە ئەدوت کەی بێ تەواوی کەم کەی بێ بڕۆمە ناوی کەی بێ نازانم چی و چی ڕۆژێک تێ بەجێی تێڵیت قەسەم بەخوا بەجێی دێڵی قەسەم بەخوا بەجێی دێڵی. دوای ئەوە کەسانێکیشی تیان هیچ قەدرت نازانن هیچ ڕێزت لێ ناگرن ناڵێن دەستی باوکم خۆش بێ ئەم خانەی بۆمان دێڵە بەخوا نایڵێ ئەیتر برا بۆچی؟ بەداخەوە زۆر کەس ئەوە لە بیرەکە
جا کاتێکیش لەبیرت کرد ئیتر نەکبەتیە و بەدبەختیە پیاوێک ئەڵێ ڕۆیشتمە ماڵی دەوڵەمەندێک ئەڵێ ئیتر من مامناوەند بووم یعنی وەک ئەو نەبووم ئەڵێ بردمی خانوویەکی تازەی کردبوو دوای ئەوەی دانیشتین تۆزێ وتی با تۆزێ بگەڕێم ناو خانووەکەی ئەڵێ بردمی وتی ئەمە تاقمی قەنەفە ئەمە لە فڵان وڵاتەوە بۆم هاتووە تایبەت و دەوڵەمەند بوو زۆر دەوڵەمەند بوو وتی ئەم پەردانە ئەمە فڵان پەردەی فلانیە بین فلان وڵاتە و قماشەکەی و لە باشترین خەیات بۆمیان دوورانەوە ئەمە نازانم چی وتی تر زۆر وتی بیرم لەوە کردەوە نەمەزانی چی پێ بڵێم لەم دڵی خۆمە عەمود و سیر کرد سەیری ئەم زەلامەکە فەرقی بینی فەقیرێک لە کرێچیایە کە نانی ئەو ڕۆژەی نییە لەگەڵ دەوڵەمەندترین کەسا چەندێ فەرقی هەیە فەرقی بینی کابرایەکی سەرباز کە تازە ئەڕاتە ئەبێ بە پێشمەرگە لەگەڵ کابرایەکە فەریق ڕوکنە و چییە فەرقەکان چەند زۆرە فەرقی بینی کابرایەک کە مزەممیدە و تازە دوکانێکی دەرمان فرۆشی داناوە وەکو مزەممیدێک لەگەڵ کەسێکە کە جەڕاحێکی زۆر زۆر گەورە بێ چەندێ فەرقیان هەیە کەسێکە مامۆسای سەرەتایی بێ لەگەڵ مامۆسای زانکۆیان چەندێ فەرقیان هەیە ئەم فەرقانە خۆشەویستەکانم زۆرن وانە وتی بیرم لەوە کردەوە کە بتوانم ئەمەی پێ بڵێم كوا أمان الروج يكتح هيك ناخواتوا وآية تعالى أفرمي انظر كيف فضلنا بعضهم على بعض وللآخرة أكبر درجات وأكبر تفضيلا لسورة إسراء تماشاك شون فضل أمان ده أم لكيو أو لكيو أم هالكيو أو هالكيو بلام كقر رايته ولا قيامتها هيك ناخوات فلانة كس دولة منه فلانة كس فقيرة هيك حسابي وكيا بروتي هموي فلانة كس زور زور خوانوارا درجة فلو باي أونية شعبي بروفيسوري هي لەگەڵ کەسێکی نەخوێنەوارە یەک حسابێک کێ عەمەلی چاکتری ئەویان پێشەکەی فڵانەکە زۆر جوان بوو دەها هەر کچی گەڕەکەکەی خوان شێتی بوو بوون ئەوەندە جوان بوو ئەوەندە وا بوو لەگەڵ کەسێکە کە ناشرینترین کەسە و حاڵەتێکی خراپی بەسەر هاتوو ئەوانە لە ڕۆژ قیامەتا کشتیوە یەک حساب ئەمە ناخواتەوە لە ڕۆژی قیامەتە ئەمە ناخواتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم جبريل ڕۆژێ هات بۆ لام جبريل عليه السلام ملائكة وحي هذا ولم قلت يا محمد عش ما شئت فإنك ميت وأحبب من شئت فإنك مفارقه واعمل ما شئت فإنك مجزئ به شنيك أجي بجي بلام روجك تي أم دنيا بجيت يلي أبي بمري كيف خوش أبي خوش تبوي بلام حسابات أو روجك تي بجيت يلي كيف قوتك خوش يسيكك ياسك زانم بوشي خوش تبي روجك تي بجيت يلي هرچی کارێکەکە بیکە بەڵام ڕۆژێتی دانەدانە ورد و خاش ورد و گەورە ڕۆژێتی مسقال ذرەکانیش محاسبەی لەسەر ئەکرێ فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره تماشاکە بڕێزان مسقال ذرة زان چییە جارجار دانیشتین خۆر یەکسەر هاتۆتە ناو ماڵەوە یەکسەر خۆر لە پەنجەرەکان هاتۆتە ناو ماڵەوە سەیرەکە ها شتێکی ورد لە تیشکی خۆرەکەەوە دیارە لە بەرخ تیشکی خۆرەکە شتێکی ورد هەیە ئەوە پێوتێ مسقال ذرة ئەو مسقال ذرة چەندێک بچووکە لە ڕۆژی قیامەتە عەمەلێکی ئەوەنەی ئەوە هەبێ لە چاکە و لە خراپە هەمووی پاداش دەدرێتەوە لەسەری ئیتر کەیفی خۆتە خۆشبەختی بۆ ئەو کەسانەی کە حسابیان بۆ هەموو شتەکان کردووە بۆ ئەو ڕۆژە حسابیان کردووە کە دێتە حوزوری خوای تعالی کە نەپارە نەپول سوودی نییە إلا من أتى الله بقلب سليم إلا أوانيك دينه بقلبك سليم دا وكرم خوای تعالی بخاطرنا وجوانا كان يخوي الرحمن في هدايات من بدا نوري إيمان بخاطر الله كان مانو يا ربي دا مزرا من كي لسر دارتي لسر إسلامتي يا ربي خوای دڵێکی پاکمان پێ ببەخشی يا ربي خوای هەردەم و هەردەم قیامەتمان لەبیر نەچێ لە هەموو کار و بارەکانی ژیانمانە قیامەتمان لەبیر نەچێ يا رب العالمين يا ربي خوای ڕەحم بە مردوەکانمان پێ ڕەحم بە باوە پیرانمان بکەی يا ربي شفاي نخوشكان بدەی بەتایبەتی ئەو نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێکردین يا ربي خوای شفايان بدە يا الله يا ربي خوای بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ماڵ و مناڵمان صالح بکەی يا ربي گەنجەکانی ئەم وڵاتە صالح بکەی يا رب العالمين خوای بۆ خاتر ناوجوانەکانی خۆت خۆشی و هەرزانی لە وڵاتمانە بەرقەرار بکەی يا ربي دوورمان خەیتەوە لە گرانی و قات و قڕی يا رب العالمين يا ربي خوای وەزعمان بۆ چاک بکەی بۆ ئەوەی هەموو مانگێک لە کاتی خۆیان موچەی ئەم خەڵکە بێت و کار و کاسبی گەنجانمان زیاد بکە يا رب العالمين يا ربي خوای کاربەدەستانی ئەم وڵاتە چاک بکەی إصلاح بكي يا ربي ولو باشا بيان بي يا رب العالمين آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون وشي سكانم يا موتمان
ئازا ئەو کەسەیە کە خۆی حاضر کردبێ بۆ ڕۆژێک کە ماڵ و مناڵ سوودی نییە إلا ئەو کەسەی بە دڵێکی ساغەوە دێتە حزوری خوای تعالی يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم سورة الشعراء. خۆشەویستەکانم قەلبی سەلیم و قەلبی ساغ دڵی ساغ کامەیە؟ ئەو دڵەیە کە هەرچی ئارەزوەکانی هەیە بەو شێوە ئەبێ کە خوا پێی ڕازیە. یعنی ئارەزومان زۆرە گشتمان، ئارەزوەکانمان دێنین ئەوەی کە خوا پێی ڕازیە لەسەری بەردەوامە بین، ئەوەی کە خوا پێی ڕازی نییە هەتا زووە و مردنی قەماری نەگردە ئەیخێنە پشت، ئەیخێنە پشت. هەر هەواڵێک کە پێت ئەگا، هەر بابەتێک کە بۆت باسەکرێ، ئەگەر بە گوێرەی شریعەتەکەی خوا بێ، ئەگەر بە گوێرەی دینەکەی خوا بێ قبوڵیەکەین و وەریەگرین، ئەگەر بە گوێرەی دینەکەی خوا نەبێ با هەزار درۆزن بڵێن ئینسانی نیاردرتاڵ و مرۆڤی نیاردرتاڵ و نازانم چی و سرە ئێسقانێکمان بۆ زینوەکەن و بە کەیفی خۆیان پێستی بۆ دروستەکەن و ئەمانە شەقێکی لێ ئەدەین و هەوای ئەدەین، چونکە بە گوێرەی دین خوا بێ ئەهلەن وسەهلەن ئەیخێنە سەرمان، بە گوێرەی شریعەتی خوار نەبێ ئەگەر حەچی زانای ئەم دنیاە هەیە هەمووی لەسەر ئەو درۆیە کۆ ببێتەوە ئێمە وەری ناگرین. قەلبی سەلیم ئەو قەلبەیە کە ڕازیە بە هەموو شتەکان کە لەلایەن خوا و لەلایەن پێغەمبەری خواوە بێ، ئیتر بۆ دین بێ یان بۆ دنیا، و ناڕازیشە بە هەر شتێک لەلایەن خوا و پێغەمبەری خواوە نەبێ، ناڕازیە، ڕازی نییە، ئەمە دڵی سەلیمە و هەوڵەدا عەمەلیشی پێکات. تەنها دڵ و تەنیا کافی نییە. خۆشەویستەکانم چەند جارێ باسم کردووە وتمە دڵ ئەگەر عەمەلی لەگەڵا نەبێ کافی نییە، بەڵام عەمەل لەوانەیە هەیە زۆرەکە و هەیە کەمەکە و ئیتر کەم و کورتی تایە، بەڵام بە قەدەری توانات و عەمەل ئەەکەی و دڵیشت دڵێکی ساغە بێ، عەقیدەیەکی باش و ساف و سایق لەناو دڵتا ئەبێ. ئەمەیە قەلبی سەلیم. ئەگەر ئەمەت پێ بێ لە ڕۆژی قیامەتە بەسەربەرزی دێتە حوزوری خوا، ئەگەر ئەمەشت پێ نەبێ خوا پەنای هەموو لایەکمان بدە.